سڵاتان لەبێ عزیزان و خۆشەویستانی وارەتان باش لە هەر شوێنێکن هەر شاد و بەختەوەر بن. من ڕێبینم لە بەرنامەی ڕۆژین لە ئێوارێکی تر لەگەڵی خۆشەویستە بەردەوامە بین. وەک زانین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی کارەساتێکی سروشتیەوە بەڕاستی لە بەشێک لە شار و شارەچکەکانی کوردستان چەند زیانێکی مادی هەروەها گیانیش کەوتەوە بۆی ئەو لافاوەی کە دروست بوو. جا ئەوەی جێگای دڵخۆشی بوو بەڕاستی کە لە لای هەمومان ڕوون بوو بەرچاوڕوونی هەمومان بوو کە بینیمان کە خەڵکانێکی زۆر خەڵکی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی هەروەها چلایەنەکان بێ خەڵکی ئاسایی بێ دەسەڵاتداران بێ و بەشێک لەو خەڵکە بازرگانانەی و ئەو خەڵکانەی کە بەشێک لە شێوەکان لە ئاستێکی دەوڵەمەندن توانیان هاوکاریەکانیان بگەێنن بۆ خەڵکی ناوچەکانی چەمچەماڵ و شۆڕش و تەچیە. بەڕاستی ئەمە بەدەر لەوەی کە زیاد لە 500 ماڵ تووشی زەرەر و زیان بوون ئاوچۆ ماڵەکانیانەوە، بەڵام بەڕاستی ئەوە زۆر جێگای دڵخۆشی بوو ئەو وێرانەی کە ئەمان بینی بەڕاستی کە خەڵکێکی ئاسایی هاوکاریان پێشکەش بۆ هەرێک لەو ماڵانە کرد. ئەمە زانین کە بەڕاستی شاری چەمچەماڵ هەمیشە دەرگیان واڵا بووە بۆ خەڵکی ناوچەکانی تر نەخواستە ئێستا کە خۆیان تووشی ئەو بابەتە بوونە دڵنیام هەرێک لەو ماڵانە بۆ هاوسێکەی بێ بۆ گەڕەکەکەی تر بێ دەرگای واڵایە بۆ هەرێک لەو بابەتانە. و دیمەنێکی تری دڵخۆشی کە بەڕاستی بینیمان ئەوش ئەو بوو کە هاوکاری خەڵکی شارەکانی تر بوو، وەکو شاری هەولێر بێ، شاری دوهۆک بێ، شاری سلێمانی بێ، هەروە شاری کەرکووکش کە بە شێوەیەکی بەرچاو لە هەموو لایەکەوە هاوکارەکانیان گەیاندە شاری چەمچەماڵ. ئەمە هەمووی دیمەنی زۆر جوانە بەڕاستی هەمووی جێگای دڵخۆشی هەر هەمومانە. هەر کەسێک کە بە قسەیەکی خێرش بەشداری کرد بێ، بە کەوچکێکی چاش بەشداری کرد بێ، نەخوازە بۆ ئەوی کە چەندی سەرمایەداری گەورە بە 100 ملیۆن و 150 ملیۆنش بەشداریان کردووە، ئەمانە هەمووی جێگای دڵخۆشیە، هەمووی جێگای دەستخۆشیە. بەڕاستی شایانی ئەوەیە کە بەڕاستی لە هەموو لایەکەوە دەستخۆشییان لێ بکرێ و دڵخۆشی خۆشمان بەو دیمەنانە دەربڕن. ئێمە قسە و باسی زیاترەکەین لە شاری کەرکووکەوە. دەستگای خێرخوازی کەرکووکش بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک مامۆستای ئاینی ئەوانش توانیوانە کە کەمپینێک ڕابگەن بۆ ماوەی 3 ڕۆژ ئەمڕۆ یەکەم هاوکاری خۆیان گەیاندە شاری چەمچەماڵ. ئەوە جێگای دڵخۆشیە کە مامۆستایانی ئاینی کە دەرگای مزگەوتەکانی خۆیان واڵا کردووە بۆ گەیاندنی و وەرگرتنی سەرجەم ئەو پێداویستیانەی کە لەو کەمپینیان کۆیان کردبووە و بە بار هەڵگری تایبەت نادراوە بۆ هەرێک لەو بابەتە. جا بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەو بابەتە ئەمڕۆ شێخ مەحموود بەرزنجی لێرەیە کە بەڕێزیان یەکێک بۆ لەوانەی کە هاوکارەکانیان کۆ کردوتەوە و ڕاشیان گەیاندووە کە کەمپینێکی وایە پێم وایە هەر بەردەوام شە مامۆستا بەخێر بێت. زۆر زۆر سپاس. مامۆستا تۆ بەم دیمەنانە چەندێک دڵخۆش بووی بەڕاستی کە خەڵک لە هەموو لایەکەوە چ خەڵکی مەدەنی بێ، چ ڕێکخراوەکان بێ، چ سەرمایەدارەکان بێ کە توانیان هاوکارەکانیان بگەێنن بۆ شاری چەمچەماڵ و شۆڕش و تەچیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه من والاه وبعد. ئێمە لەژێر دروشمی ئەو ئاەتەی کە خۆی گەورە فەرمیێ وتعاونوا على البر والتقوى، تعاون بکەن لەسەر شتی چاکە بە تەنگی براکانتانەوە بڕۆن کە لە سەغڵەتی و تەنگانە ڕزگاریان بکەن. بۆیە لەژێر دروشمی ئەو ئاەتە ئێمە وەکو مزگەوتی سەید المورسەلین هۆڵی پرسەمانێ تەرخانمان کرد بۆ ئەم هەڵمەتە ئەو کەمپینەمان ڕاگەیان وەکو ئێمە بە نوێنەراتی ئەوقافی کەرکووک با بڵین ئەوان ئیعازیاندا بە مزگەوتەکان و مزگەوتی سەید المورسەلین شوەکەوە و بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی کەرکووکە توانیمان ئەم هەڵمەتە ڕاگەین بۆ 3 ڕۆژ لە هۆڵی پرسی مزگەوتی سەید المورسەلین لە گەڕەکی حوڕیە لە ڕزگاری بۆ ئەوەی کەوا خەڵکی ئەو شتێک کەوا لە خۆیان زیادە یاخود شتی تازە بێ با بڵین ئەوان سوودمەند بنلی بۆ ئەوانەی کەوا لێ قەوماون یاخود زەرمەند بوونەوە و لافاوی کەوا ڕووی داوە. بەڵام تەوەقوعمان نەئەکرد ئەو خەڵکەی کەوا بەو گوڕوتینە و بەو لێشاوە کە هات، یعنی ئەمڕۆ دووەم ڕۆژکەوا یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ ئەمڕۆ ناردمانە ماشەڵڵا ئەمڕۆ هەمیسان ئەوەی تر شت و مەکاتێکای دڵخۆشیە بەڕاستی ئەو خەڵکە بەدەمەوە هاتنی ئەو خەڵکە تو ئەلێرەوە تۆ پێیان بڵێ چی بەڕاستی چکە خەڵکانێکی زۆر زۆر هەیە و گوتم بە قسەی خێرێکش بێ بەشداریان کردووە لە ڕووە ئاینیەکەوە چۆن
لێ ڕوانی کە کەسێک کە بێ ئەوەی کە کەسێک بیبینێ باشە بێ ئەوەی کەسێک بیبینێ بێ ئەوەی کە دەستخۆشیەکی ڕاستەوە خۆی لێ بکرێت دێ لە ماڵەکەی خۆی شتێک هەڵەگرێ و ئەینێرێ بۆ شارێک کە نازانێ ئەدرێتە دەست چێشەوە بۆ نەمەبەست خودی کەسەکەی تۆ لە ڕووی ئاینیەکەەوە چۆن بۆ ئەماڕوانی ڕووی ئاینەکەی وەکو کورد هەموو مسلمانین ئاینەکەمانیش هارمان ئەدا بۆی کەوا یعنی بە هانای لێ قەوماوە بین بە هانای ئەوانی کەوا زەرەریان کردووە یاخود لە سەغڵەتیان ڕزگاریان بکەین ئەوە ئاینەکەمان پێمان ئەڵێت و ئێمەش کە بانگەوازماکردن یەکەم شت سوپاسی خەڵکی کەرکووکەکەم وەڵاهی سەلماندیان یعنی کە برایەتی خۆیان سەلمان لەگەڵ شاری چەمچەماڵ و لەگەڵ ینی با بڵین شۆڕش و تەکێیا و یعنی بە حەقەت مووقیفێکیان نوان مای فەخر و شانازیە فەخری پێوە ئەکەین ئێمە ینی جێ خۆیەتی ئێمە لێرە ئەوە بڵین کە شتێکی وایە کلمەتەوە خۆمان ناکرد ئەو خەڵکە بەو شێوەیە خەڵکی وات ئەبینی وەڵاهی ینی ئەتوت لەوەی ئەمە هی ئەوە نەبێت بەڵام هاتووە ئەڵێ وەڵاهی من ئەم 10,000 لە گیرفانما هەبووە هاتووە دایناوە هیوا هەبوو بە 1000 دینار ئەگەر هەرچەندێ وا بزانێ کەمە بەڵام لای خوای گەورە گەلێ زۆرە بۆ ئەوانیش هەم ئیسفادەی لێ ئەکەن و بۆ ئەوانیش هەر زۆرە بەڵێ مامۆستا کۆمنتێک هاتووە باسی ئەوەکە کە لە شاری کەرکووکش 25 ماڵ لە شۆرا کۆتونەتە بەر ئەم زیانی لافاوە ئایا ئێوە ئەتوان هاوکارەکانتان بەوانش بگەێنن؟ بەڵێ ئێمەش بەناو هەر ئەوانی کەوا ینی زەرمەند بوونە لە لافاو ئەیتر هەم شۆڕش و هەم تەکێ و هەم با بڵین چەمچەماڵ و بەشێکیش لەوانە ئەنێنی بۆ ئەمە تەمەنەمەی شۆرا و کەمترە لە چاو ئەو ماساتێکەوە نزیکەی 25 ماڵە نزیکەی 25 ماڵێکە بەڵام ئەوان زیاتر لە شۆراویش کەمپین ڕاگەیەنراوە و تەوسیەی جەماعەتی ڕەحیماوشمان کردکەوە نزیکترین ئەوان لێوە حڕێ بە حکمی وەکەوا دوورترین بەڵام هەر بەشێکمان تەرخان کردوکەوە بیگەینێ دەستی خەڵکی شۆرا بەڵێ ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین وەک ئەزانین کە بەڕاستی ئەمڕۆ شیرن پێڕاگەیاندین کە ئێمە چینە چەمچەماڵ ڕاستەوخۆ لەوێەوە لەگەڵتانە بین جا من لێرە بووم و شیرنش لەوەیە بابزام لای تۆ چی هەیە شیرن ستاو لێ بێ ئەگەر پێم بڵێ کە هاوکارەکان چۆنە لەوێ و خەڵک بەدەم هاوکارەکانەوە چۆن دێ بەڵە شیرن سلااو لێ بێڕەبێن لە بەرنامەی ڕۆژینە بە مایکی کەناڵی گەرکووکەوە بە هەوڵەدەم بەشێک لەو ڕوودا و لێ قۆمان و زیانانەی کە لە ناو جەرگەی گەڕەکی شۆڕش لە گەڕەکی پریادەکاندا ڕوویداوە پیشانتی دەم بەڕاستی ڕۆکەی بە هەر ماڵێکە جگەل لە پێخەفی تەڕ و کانتۆری ڕزی و هیتەری سوتا و هیچی دیکە نبینی ئەوەی ئێستا پێویستە لایەنە مرۆڤایەتیەکەی واز لە ڕنگ و کەرت و حیز بێنین گرنگە هەر یەکێک لە لای خۆیەوە هەڵوێستەیەک وەربرێ و هاوکاری بگەێنە باوەڕکە بە بەخشینی بستێک لە پارچە پەڕۆ 250 دینار تێگی تۆچ هاوکاریەک ئەگەێنی بەو کەسانەی کە ئیتر ماڵ و حاڵیان نەماوەتەوە زیانەکە بەو جۆرەیە کە بەدەیان ملیار هەژمار دەکرێت هەتاوەکو ئێستا ڕەچەتەیەکی تەکنیکی نەخراوەتە بەردە ئێستا لە لای هەمومان ڕوون بێت کە خەملاندنی زیانەکان بە چ قەبارەیەکە بەڵام هەمومان دەزانین بە قەبارەیەکی زۆر گەورەیە ئەوەی دەیبینین لە پشمەوە وەرگرتنی کۆمەکە کە خەڵکەکە لە گەڕەکەکە کۆبوونەتەوە بۆی جلوبەرگی ئەوانی تر وەربگرن و بەکاری بێنن چونکە وەکو ئاماژەم پێدا ماڵ هەیە دەنکەش خاتەیەکشی بۆ دەرنەچوە جگە لەوەی کە فریا کەوتۆ دەستی منداڵەکەی بگرێت و خێرا دەرچێت بۆ ماڵی خزم و قەومەکانی ئەوەی جێگەی خۆشحاڵیە تا وەکو ئێستا هاوکاری کۆمەکان کە هاتوون لەلایەن ڕێکخراوەکانەوە بووە بۆ خوشک و برا چەمچەماڵەکانە هەمومان دەزانین محوەری چەمچەماڵ هاوبەشە لەگەڵ کەرکووک و سلێمانی و هەموو پارچەکانی تری کوردستاندا ئەگەر ئێستا هەڵوێستەمان نەبێت دەوێت کەی هەمان بێت ئەویان نازانم جێگەی داخەلایەنە پەیوەندیدارەکانە تاوەکو ئێستا بەپێی پێویست هەڵمەسان بە بەجێگەیاندنی ئەرکەکانیان چەمچەماڵ پرە لە غاز بەڵام ماڵەکان بێنەوتن لەبەر چاوی هیتەرێک یاخود لەبەر چاوی تەباخێک خەریکن خۆیان گەرمەکەنەوە و جێگە و پێخەفیان گەرمەکەنەوە هەتاوەکو حاڵی حازر کە من لە گەڕەکەکەدام و چەندین ماڵم جواندووە تاوەکو ئێستا قەترەیەک نەوت نەگەێنراوە بە هیچ ماڵێک کە ئێستا پێویستە سەرەتایەکان بۆ هەر ماڵێک
ئامڕازەکانی گەرمکەرەوەی لەگەڵ فەرش و پێخەف و خواردندا دوای لەسەر ئاستی حکومی و ئاستی قەبارە گەورەیدا پێویستیان بە هاوکاری ترە کە ئەویش چاکردنەوەی زیان لەکەوتوەکانە پاکردنەوەی ماڵ و حاڵیانە بەڵام ئێستا لەسەر ئاستی مرۆیدا ئەوەی پێویستە نەوتە ئامڕزەکانی گەرمکردەوەی لەگەڵ فەرش و پێخەفدا بەداخەوە هەتاوکو ئێستا بەپێی پێویست هاوکاریەکان نەگەێنراون کە لە 9/12ەوە لافاوەکە ڕوویداوە کە ئەمڕۆ 3 ڕۆژ بەسەر لافاوەکەدا تێپەڕیوە و هەتاوەکو ئێستا ماڵەکان تەڕن کەس لە ماڵی خۆیدا ناخەوێت ئەگەر دۆستێک خزمێک کتەبێت لە چەمچەماڵ دەمێنیتەوە ئەگەر نەشبێت ئەوەی تر خوا ڕەحمە پێ بکە. من ئێستا دوو میوانم لەگەڵدایە کە هەردوو میوانەکەم دانەیەکیان لەلایەنی پەروەردەیەوە بەرپرسە مامۆستایە دانێکیشان چالاکوانە ئاگاداری گەرموگوڕی لافاوەکە و حاڵی خەڵک بوونە کە تاوەکو ئێستا هیچ شتێک هیچ ڕووداوەکان هیچ باڕوودۆخەکە بەڕوو خێروبەری خەڵک دانیە و تاوەکو ئێستا خەڵک ئەوەیە کە تەنها خۆی کۆکاتەوە دێت سێرێکی ماڵەکەیەکات پێخەفێکە لە خات و ئەگەڕێتەوە بۆ ماڵە خەزمەکەی ئەمێنێتەوە ئەیان دوێنم بۆی بەڕوونی زۆر بەگەرمی ئەو پرسیارە بکەم کە بەڕاستی خەڵکی چەمچەماڵ چی پێویستە ئێستا خەڵکی چەمچەماڵ چی پێویستە پەیامی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عێراقی فیدراڵی چییە ئەم بەهاناوە هاتنیان پێویستیان بە چییە بەداخەوە تاوەکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ لایەنێکی بەرپرس بە گەرموگوڕی نەهاتوەتە سەر خەت پێویستەکانیان بۆ دابین بکات ئەگەر ئێستانە ئەی ئیتر کەی مامۆستا بیلال هیلال دەدوێنم باسی حاڵ و زروفی خەڵکەکەمان بۆ دەکات پرسیاری ئەوەی لێ دەکەم مامۆستا دۆخی خەڵک چۆنە لە ڕۆژی لافاوەکەەوە هەتاوەکو ئێستا چۆن هەڵیەسەن گەنیت ئایا هاوکاریەکان بەپی پێویستن هەتاوەکو ئەم خولەکە بەڵێ پێشەکی بەنای خی گەورە بەخشنە میێرەبان زۆر سپاس بە بەڕێستان سپاس بۆ هاتنتان و کێشانتان بۆ ئەم شارە بێنازە لە ڕاستیە کارەساتەکە ئەوەندە حەجمەکەی جەرگ بڕە ئەوەندە حەجمەکەی گەورەیە کە بەڕاستی ناتوانێت وەسف بکرێ ڕۆژ بە ڕۆژ وەکو بڵی شوێنوار و ئاسەوارەکانی زیاتر دەرەکەوێت لە مێژووی ئەم شاراشتی و ڕووداوی و کارەساتی وا دروست نەبووە بۆیە ئێمە دەستخۆشی و سپاس و پێزانینمان بۆ تەواوی ئەو ڕێکخراوە و خێرخوازانە هەیە ئەو دام و دەستگا ڕاگەاندانەیە کە هەمویان لە ڕۆژی ڕووداوەکە لێرە ئامادە بوونە وە کۆمەکیان کردووە کۆمەکەکانیان ئەنرخێنین و سوپاسیشیانەکەین بەڵام ڕاستیەکە پێویستە ببیر تعبیری لێ بکەین و بڵێن ئەوش ئەوەیە کۆمەکی و هاوکاری ڕێکخراوەکان نابێتە بەدیلی ئەرکی حکوومەت ئەمانە ئەرکێکی سەرەتایی سەرپێی ئەکەن کۆمیکەکەن بۆ حاڵەتی هەیە ئێسمە بە دوو بارودۆخ خاتێ ئەپەڕین بارودۆخێکیان کە ئێستا ئەلەم کاتە ساتایە کە ڕووداوەکە ڕوویداوە ئەو ڕێکخراوانە کۆمەکی باشەکەن دەستخۆشیمانەیە هیوان بەردەوام بێ سوپاسی هەمویانەکەین بەڵام ئەرکی حکوومەت ئەرکێکی جیاوازترە لە دوو حاڵەتا خۆی بینێتەوە ڕەهەندی یەکەم ئەوەیە کە ئێستاکە بێ میژنێکی تایبەتی هەبێ بۆ سەرپەرشتیکردنی ئەم ڕێکخراوانە بۆ دابشکردنی ئەم کۆمەکانە ناکرێت پەرتەوازایی ببێ لەم کاتەیە ناکرێت لیژنەیەک سەرپەرشتی تەواوی ئەم کارە کۆمەکیانە نەکا بۆی ڕێکخراوەکان بزانن ئەم شتانە بکاتە شوێنی مستحقی خۆی و هەر ماڵێک چی پێویست ئەوەی بۆ دامێن کرێ ئەمە ڕەهەندی یەکەم ڕەهەندی دووەمیش ئەوەیە حکوومەتی یەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێکار لەسەر بکەن کێشەکانی ئەم شارە لە ڕێگوڕیشەوە چارەسەر بکەن کۆمەڵە پرۆژەی استراتیژی بۆ ئەم شارە ببینا بکرێ بۆ ئەم شارە جارێکی تووشی قەیران و گرفتی ئاوانە بێتەوە پێش ئەم ڕووداوای ئێمە لە قەیران بووین لە قەیرانی نەوتا بووین سوتەمەنیا بووین لە قەیرانی ئاوا بووین لە قەیرانی کارەباییا بووین تاکە حاڵەتێک کە ئەتوانین بڵێن لەم شارە جێگەی سوپاس و پێزانین بوو ئەویش لایەنی ئەمنیەت بوو کە دەستگا ئەمنیەکان توانی بیان فەتێکی زۆر سپاس ئەمنیەتی شاریان پاراست بوو لە غیری ئەمە لە تەواوی سێکتەرەکانی ترا تووشی قەیران و گرفتی گەورە بوو سێکتەری پەروەردە تاوی قوتابخانەکانمان پێویستی بە نۆژۆنکردنەوەیە مستەزەماتی پێویست نییە ڕێژێکی زۆر لە لادەکەمان بە پێویست قوتابخانەی نییە ڕێگەڵبانمان پرۆژەی ئاومان یعنی زۆربەی زۆری سێکتەرەکانی ئەم شارە خزمەت گوزارەکانمان لە باری خەستەخان و تەندروستی و تەنان لە کەرتی وەرزشی لە هەموو کەرتەکانە ئەم شارە خۆی بە خۆی شارێکی بێبەشکراو پەڕەوێزخراو بووە بە هاتنی ئەم کارە ساتی ئێسش ئەو نەتر عمق و ڕێگوڕیشەی کارەکانی بەڕاستی وەکو بۆ قوڵتر کردەوە ئێستا ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو دوو خاڵایە ئەرکی خێرا بۆ چارەسەرکردنی ئەم گرفتێکە ئێستاە ئەرکی دووەم پلانێکی استراتیژی دابنێ کە کۆمەڵی پرۆژەی استراتیژی لەم شارە دابنێ سیمای ئەم شارە بگرێتەوە بۆ شار وەکو هەمومان وتومانەوە ڕاگەاندنەکان تی شاکاتی خۆیەوە وتووە کە ئەم شارە توانی لە خەباتی لە شۆڕشی گەلی کووردا لە خەباتی شاخ و خەباتی شار ڕۆڵی گەورە ببینێ بەڵگە لەسەرمە لە خەباتی شاخە ڕۆڵێکی ئۆتۆی بینی حکوومەتی باز ئەوەندە ڕقەستورانە بەرامبەر ئەم ناوچەیە مامەڵەی کرد کارساتی ئەنفالی لێکەوتەوە لە خەباتی شاریشە
چەمچەماڵ و ئەم دەڤەرەیە حکوومەتی هەرێمی خستە سەر نەخشەی ئابووری جیهان کەش ئابووری وزەیە ئەگەر نا کوردستان لە هیچ شوێنێکا ناوی نەبووە لە نەخشەی ئابووری جیهانە ئەوە چەمچەماڵە غازی چەمچەماڵە نەوتی چەمچەماڵە وزەی چەمچەماڵە هەرێمی کوردستانی خستە سەر نەخشەی هەموو ئابووری جیهان لەبەر ئەمە پێویستە حکوومەتی هەرێم لەم بابەتە ئاوڕێکی باشتر بداتەوە مافی بداتێ خێری پێ نەکای ئێمە داوای خێر ناکەین لە هیچ لایەنێک مافی ئەم شارە سەر دەسەڵاتی هەرێمی کوردستانەکە بێت مافەکانی بدات داوای مافی ڕای خۆتانەکەن زۆر باشە کاک ئاسۆ پێما بێ هەمووتان زۆر ماندون بەوەی کە هاوکاری خزم و دۆستەکانتان هاوکاری خوشک و برا چەمچەماڵەکانتان کردووە هەڵوێستەی خەڵکی ناو چەمچەماڵ چۆم و بەرامبەر بە خێزانە زیان لێکەوتووەکان بڵێ بە بەردەوامی خەڵکی ئەم ناوچەیە توانم بڵێم وەکو یەک خێزان ڕەنگە مامەڵی کردبێت بەداخەوە وەکو مامۆستاش باسی کرد کارەساتەکە کارەساتێکی گەورە بوو قوربانی لێکەوتەوە هیوادارم قوربانەکان خۆی گەورە بە بەهەش شادیان بکە هەموو قوربانەکانی ئەم کارەساتە ئەمە گرفتێکی گەورەی ئەم کارەساتە ئەکرێ لە دوو ئاستا حکوومەت بەوردی ئیشی لەسەر بکردایە بەڕاستی باسی ئیشە استراتیژیەکانی حکوومەتەکەم لەسەر ئەم کارەساتە خەڵکێکی زۆر هاوکاری کردووە کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی دەستگا کۆمەڵی کەسایەتی ئەمانە جێگەی دەستخۆشین هاوکاریەکان هاوکاری مرۆیی سەرەتاین بەڵام ئەکرا دەست بە جێدوای کارەساتەکە لە دوو ئاستا ئیشی لەسەر بکرایە حکوومەت لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکی لەسەر بکردایە کۆبوونەوەیەکی تاریئە و ئەم چەمچەماڵی بەناوچەیەکی کارەساتبار هەژمار بکردایە و بودجەی تایبەتی بۆ تەرخام کردایە وەزارەتە معنیەکانی ڕاست سپاردایە بۆی کە دەست بەجێ بتوانن ئیمکانیەتەکانی خۆیان بۆ چەمچەماڵ سەرف بکەن و ئەو ئیمکانیەتانی کە هەیە بۆ ڕزگاربوونی خەڵکی چەمچەماڵ لەم نەهامەتیە و جگە لەوەش ئەکرا لەسەر ئاسی خۆجەییشە بەڕاستی ڕۆڵی باشترە بۆیە لیژنەیەکی فراوان دروست کرایە لیژنەیەک کە جێی متمانەی خەڵک بۆیە مامۆستایانی ئاینی تیابوونایە مەسەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشدار بوونایەتیایە زانکۆ بەشداری بۆیە بەشداریە بۆیە لەو لیژانانەیە ئەنجومەنی گەڕەکەکان بەشداریانەوە پێویست بۆیە لەم دوو حاڵەتە کە هیچیان وەکو پێویست نەکراون هاوڵاتیان ئێستا گرفتی گەورەیانەیە گرفتە گەورەکە بەداخە ئەوەیە کە کێشە سەرچیەکانیان بۆ چارەسەر نەکراوە ئەوەی کە دێت تەنها چەند شتێکی مرۆین بۆ ڕزگارکردیانە بۆ کاتی بۆ ئانی ینی مەسەلەن چەند سۆبەیەک چەند پاشە فەرشێک چەند بەتانیەک ئەمە جێگەی دەستخۆشیە بەڵام ئەمە کێشە بنەڕەتیەکانی هاوڵاتیان لە چەمچەماڵ چارەسەر ناکە کێشە بنەڕەتیەکانی چەمچەماڵ بۆ بوو کە حکوومەت بتوانێت بودجەیەکی تایبەتی بۆ سەرفکردنی جێگری سەرۆکی حکوومەت داتە چەمچەماڵ ئەوایە مەسەلەن بڕێک بەڵێ زۆر باشە شیرندەینەوە لات ئەگەر بتانی هەرێک لەو هاوکاریانشمان بۆ بگوازیتەوە کە بزانین ئەوان چۆن هاوکاریەکانیان بەدەست گەیشتووە زۆر باشە لەگەڵتان بەردەوامە بین ڕاستی ئەم ڕووداوە لەگەڵ مامۆستاشا بەردەوامە بێت ڕاستی ئەم ڕووداوە بەڕاستی هەندێک شتی سەلمان کە پێشتر لەوانێ درکمان پێی نەکردوێ بەڕاستی یەکەمیان ئەو بابەتەیە کە کاری میدیایی چیتر ناکرێ ڕووداوەکان بشارێتەوە ڕووداوێکی وا ڕۆدە ئەبێتە ڕوودا و لە هەموو شوێن باسەکرێت ئەمە کاری سەرەکی میدیایە کەواتە هیچ ڕووداوێک لە ئێستا ناشاردێتەوە بەڵکو هەمووی واڵاکرێ و کەشفەکرێ بابەتێکی تر بە دەنگەوە هاتنی خەڵکی مەدەنیە هەماهەنگیە لە نێوان یەکترە شتێکەیە بەڕاستی لە کووردە ئەڵێ ئێمەی کورد تەنها دڵتەنگی و کەوتنەکان کۆمانەکاتەوە بەدەر لە سەرکەوتن و خاڵەکانی تر هەمیشە کاتێک کە ئێمە تووشی دڵتەنگیەکە بین تووشی کارەساتێکە بین تووشی کەوتنێکە بین تەنها ئەو کاتە کۆدەنگیە بین و کۆبینەوە هەمومان یەکەڵوێست و یەکدەنگە بین دەی بریامەوانە بووە بریا لە هەموو شتێکی تر هەر هاودەنگ و یەکدەنگ بووینە بابەتێکی تر بەڕاستی مامۆستایانی پەروەردەییە بەڕاستی وەکو بینیمان لە مەکتەبی قەندیل کە چەند بەدڵ سۆزیەوە هەستا کە هەموو ئەرکی لەسەر شانی بجێبەجێ کرد بەدەل لەو ئەرکی لەسەر شانی شتی ترشی جێبەجێ کرد بابەتێکی تر بە دەنگەوە هاتنی خەڵکە بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ هەرێکە و لەلایەکەوە کە هەوڵێدا کە ئەو کتێبانەی خۆشی بگەێنێتە ئەو مەکتەبەیە بەڕاستی ئەمەش هەماهەنگی و دڵسۆزی خەڵک پیشانەدا لە پێناو زانست و زانیاری زۆر بابەتی ترش هەبوو سەبارەت بەم ڕووداوە بەڕاستی کە بۆمان دەرکەوت ئەچینەوە لای شێخ مەحموود بەرزنجی مامۆستاگیان ئەگەر لەسەر ئەو بابەتەی کۆمەک و بابەتە تاکەی بەردەوامە بێ ئێوە وەزبەی یەکەمتان نردوو وەزبەکانی ترشە بەردەوامە بێ بەڵێ ئەمە سێ ڕۆژمان ڕاگەیان بەڵام بینیمان خەڵکەکە هەر بەردەوام دێت بەیانیشماتانی مەڕۆ تەرخان کرد بۆی کەوا ئەوەی کە نەیتوانیوە بێت با بەیانیشەتانی مەڕۆ دەور عەسر لە خزمەتیان نابین ئینشاڵڵا ئەوە من ڕاگەیانوە بەڵێ باشە مامۆستاگەر بۆ زیاتر بوو ئاسایی درێژی کەنەوەقەی چێکە با تاکو دووس ئەمە وەجبەی یەکەم ڕۆژت وەکو
مزگەوت بانی بەنوێنەتی ئەوقاف ڕۆژی سێشەمە ئیتر گەورەترین ئەوقاف خۆی هەڵمەتێکی کرۆ لە هەموو مزگەوتەکانەوە وەکیلی ڕئیس دیوانی وەقفی سونی لە بەغاوە دێت و بەنوێنەتی ڕئیس دیوان و حکوومەت و با بڵین دارەی ئەوقاف و ئیتر مامۆستا ئاینیەکان زۆر بەیان و ئەوە شتێکی ڕسمیە حکوومەتە بەوە هەڵ ئەسێ و ئەوە گەورەترە ڕات بۆ ئەوێ ئەیبا وەکو ئەوقاف ئەیبات ئەو شتیان ئەمە بەشی یەکەم وەجبەی یەکەم بوو وەجبەی دووەم ڕۆژی سێشەم ئەڕات ئینشاءالله زۆر شێوەیە مامۆستا هەمیشە باسی ئەو بابەتاکەین کە خەڵک چەندێک بەدڵسۆزیەوە ئەو کاران ناکەن سەبارەت بەو بابەتی سەرمایەدارەکان بەڕاستی وەکو بینیمان کە بەشێکی زۆر لە سەرمایەدارەکان بەشێکی زۆر نا بەڕاستی هەر ئەوانە بوون کە بە پەنجەی دەستەژمێردە ناوەکانی هەمویان بڵاو کرایەوە هاوکارەکانی ئەوان چۆن هەڵە سەنگێنی ئایا و بابەتێکت هەیە و تەیەکت هەیە بۆ ئەوان کە کەسێکی سەرمایەدارە بۆ نمونە $100,000 لە سەرمایەکەی تەرخان کردووە بۆ لێ قەوماوانی هەڵەبجە لە یعنی هەمیشە مامۆستایانی ئاینەڵێن چی بچێنی ئەوە دووریتەوە بۆ نمونە ئەوەندەی کە دەرەکەی بە باشترش دێتەوە جێگای خۆی ئەمەی کە سەرمایه‌داری تۆڵی جەنابەت لە کەرکووکە یان لە شارەکانی ترشەوە شارەکانی تر بینیمانە بەڵێ لە کەرکووکانە شارەکانی لە هەولێر 20مانە لە سلێمانی ینی خوا جەزای خێرام داتەوە جێگای دەستخۆشیە مەحەزەکەین سەرمایه‌داری کەرکووکیش وەکو ئەوان لە پێشەنگ بن بۆ ئەوەی کەوا خەڵک چاویان لێ بکات ینی ئەوەی کە ئێمە بینیمان خۆتە زانی ینی ئەم خەڵکەی ئەنی هێشتا ئەو ئیمکانیەتەی نییە خەڵکی کەرکووک ینی هێشتا لەبان ئەوەوە سێرەکەی هەوڵ ئەدات ئەو ینی وەکو ئەرکێکی ئاینی و نەتەوەی ئەرکێکی ئاینی و ینی نیشتیمانی هاو زمان تا هاو سنوور تا مەسەلەن ئێمە لێمان قەما خەڵکێک دەرگای لێمان کردەوە سێرەکەی حەزەکاوەکو ئەو چاکەیە بداتەوە ئێستا ئەو لێ خەماوە بە هەر شتێک بێت ئەبینم ئێمە سندوقی شمادانە وەکو بۆ پارە نەقد ئەوە کەی ترشی شتومەک و کەل و پەل و با بڵێن زەخیرە و ئەمانەیە لەگەڵ ئەوەیە کە ئینەکە دێنێ مەبلەغێک ئیتر بە جۆری توانە ئەخاتەنە ئەو داخیلەیشەوە یعنی وا حەس ئەکا ئیتر شتێ بکات وەکو هل جزاء الإحسان للإحسان يعني خواهي قولا فرميت بحقت أو صدقة هر كسي بكا يعني في غمص صلى الله عليه وسلم فرمي الصدقة تدفع البلاء وتزيد في العمر صدقة أبي بقلغاني بەڵام مصیبەت دوورەکاتەوە هەر کەسێ و سەدەقەیەکە و تەمەنیش درێژەکات تەمەنی ئینسان پڕ خێر و بەرەکەتەکە هەر کەسێ بۆ خوا ئەگەر دینارێ بداتە دەست خەڵکیەکەوە سێرەکەی خوای گەورە ئەو سەدەقەیە کاتە قەڵغانێک بۆی لە بەڵاو مصیبەت دوورێ کاتەوە لە نەخۆشی و ناخۆشی ئەی پارێزێت بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفەرمودی هیترا فەرمێت المؤمن في ظل صدقته يوم القيامة لەژێر سایە و سێبەری ئەو خێر و سەدەقەی کەوا ئەیکات لە دنیادا لە قیامەتا لە ژێر سایە و سێبەری ئەو سەدەقەیە حەشر ئەکرێت تووشی هیچ ناڕەحەتیەک نابێت لە قیامەتا ئەمەنە گەورەیە سەدەقە و خێر و خێرات بەتایبەتی من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة وش اسمعنا فرمي هر کەسێ مسلمانی لە دنیا لە سەغڵەتیە لە ناڕەحەتی ڕزگار بکە ئەوە خوای گەورە لە سەغڵەتی و ناڕەحەتی قیامەت ڕزگاری ئەکات ئەوە دڵی خۆشە هەر کەسی مسلمانێ دڵخۆش بکات لە دنیادا خوای گەورە لە دنیا و لە قیامەتە دڵی خۆشەکات بۆی ئەمە هەووی هانمان ئەدات بۆی کەوا ئێمە بەتەنگ براکانمانەوە بڕۆین بەتەنگ ینی خوشکەکانمانەوە بڕین ئەوەی کە لێ قەوماوە ئەوەی کە زەرەرمەند بووە من دەستخۆشی ئەەکەم لە خەڵکی کەرکووک بە حەقەت لەگەڵ ئەوەی کە حاڵەتەکان وایە و زۆربەیشان ینی ڕاتمیان لەسەر هەرێمە با بڵێن لەگەڵ ئەوەیە تەقسیریان نەکرد سلمانیان کە خەڵکێکی بە ئەمەکن خەڵکێکی ینی کورت پەروەرن خەڵکێکن میوان دۆستن خەڵکێکن حەزیان بە خزمەتەیە واللهی من ینی سێ ڕۆژە ئەوم بینی تەوەقعم ناکرد لەو خەڵکی کەرکووک ئاوا بەو جۆش و خرۆشەوە هاتبوون بۆ ئەوەی کە ئەو هاوکاریانە تەسلیمی ئێمە بکەن و پێشانمانوت ئێمە ئیشاءالله لە دەستێکی ئەمینایە و بە ئەمانەتەوە ئەگاتە ئەو شوێنە ئیشاءالله ئەوە من مەمنونیانی کەوا ئەو متمانەیاندا بە ئێمە و ئێمە ئیشاءالله ینی وەکو عارەبەڵێ عند حسن ظنهم لە جێ ئەو متمانەی ئەوانە بین کەوا بەخشیان بە ئێمە هەر بەو ئەمانەتەوە ئەیگەینینە دەست خۆی ئیشاءالله دەستا خۆش بێ مامۆستا بابەتێکی تر هەیە بەڕاستی لەم چەند ڕۆژەیە مامۆستا هەستمان پێ کرد بەڕاستی حەزەکەم بۆ چوونی تۆش لەسەر بابەتە بزانم بابەتی ئەوەی کە بەڕاستی شارێک
چەند ناوچەیەک لیان قەوماوە باشە هەر کەسێک دێ هاوکاریان پێشکەشەکە بە هەر شتێک بێ باشە بە کەمپینی میدیایی بێ بە چوزانم بە 1000 دینار بێ بە کەوچکێک چا بێ بە سۆبا بێ بە پاسکی بێ بە هەر شتێک بێ ئەمە شایانی دەستخۆشیە باشە کەسانێک کە لە ماڵەوە دانیشتوونەوە لە پشتی مۆبایلەکانیانەوە لە شوێنێکی گەرمەوە دانیشتوونە هەڵەسن هەندێک قسەی نابەجێکن ئەمەهی ئەوەیە و ئەمەهی ئەوەیە و ڕەنگی تری پێبەخشن و شێوەی تری پێبەخشن و مانای تری پێبەخشن کاتی ئەم شتانە نییە بەڕاستی ئەمە ئێستا کاتی ئەوەیە کە تۆ ئەرکێکی مرۆیی و ئەخلاقی و ئاینی لەسەر شانە ئەگەر ئەتوانی ئەرکەکە جێبەجێ بکەی فەرم جێبەجێ بکە ئەگەر ناتوانی مەبە لەمپەر و مەبە بەربەست بۆ ئەو کەسانی کەیانەوێ هەر کارێک بکەن جا باسمان کرد هەر کارێکە کرێ بەڕاستی شایانی دەستخۆشیە باسی ئەو بابەتەیە مامۆستا کە بەڕاستی هەر لایەنێک دێ گروپێک دێ ڕێکخراوێک دێ کەسانێک دێ مامۆستایەکیان دێ مامۆستای ئەمە کارەکە دێ بە پێناوەی کە یارمەتیدانە کەسانێکی تر دێن ئەم یارمەتیدانە بۆ شتێکی ترە ئەقۆزنەوە ناوێکی تری لێنن بۆچوونی تۆ لەسەرەوە بابەتت چیە والله بحقت ئەوەی ئەڵێ فاقد الشيء لا يعطي يعني ئەوە خۆی هیچی تیانە و هیچی تیا بەسەر نیە بۆیە ناتوانێت غیری ڕەخنە زیاتر بۆ خۆی معتا نییە ناتوانێت هیچ ببەخشێ و هیچ ئیسفادە و سوودێک بگەینێ هیوا هەبوو هیچ ئەڵێ ناتوانێت بەڵام هاتە ئەو خزمەت کردووە لە بەیانەوە تا ئێوارە لەگەڵ مانابووە بۆ ئەویکەوە هەر شتومەکەەکانی گواستەوە بەخوا دوێنێ کە زیاتر لە 100 کەس گەنج ئەوەیان کردو لە بەیانەوە تا ئێوارە ئەوە یعنی خوازە خێری هەر هەمویان بداتەوە اینجا ئەوەی کەوا ئەوە ئەکا خۆی ڕەشبینە ینی گەشتبین نییە و ئەو نەوعانە نابێ ئەوە نەگویان لێ بگری هەشە بەناو ئەمەوە ینی باس ئێمە پەیوەندیان پێمانەوە کرد مەسەلەن ئەڕوویدانی بەبێ مۆڵەت و بەبێ ئەوەی کەوا بڕیارێکی ڕسمی هەبێت ناکرێت مەسەلەن تەنانەت پۆلیسیش ڕێگەیان لێ ئەگرێ ڕێگریان لێ ئەگرێ ئەو نەوعانەی شەیە بەڵام ئێمە ئەمەی کەوا هەمی سەرەکیمان ئەوەیە کە ئێمە ئەمە چۆن بە زووترین کات کامەی کەوا خواردنێکی با بڵێن شتێکی کە سەریعە بیگەینینە ئەوان بە پەلە یعنی دواش نەکەوێ مەستا ئەوقاف سێشەمی داناوە وتمان تۆ زێدرنگە ئەمڕۆ وەجبەی یەکەم نێرا تقریبا يعني حوت هالشاحنة نارد الخوا بزياد به أو كمبينيك إما أمر الرمان جانا بو تقريبا تنكري نوتيش ما نارد قال لي نوتك زور جن جماعة مستع ودو شاحنة بس صوبا ما نارد قال أنا بو أوي كوادو شاحنة مواد غذائي شاحنة بس أو فرش بو شاحنة بس بتاني بو أمانة وثمان أساسيات أمانة كواد بيوسيان بيتي ناردمان يعني تو لهولي أوي كوات شون أوانا قرمو كيلم كاته إيست أو لشاركي خوي آواريه زور باش يعني خلقي دالدي أدات ما أواي شينية جا خوي جورا جزاه خير هكذا سيبدا توكوا باشتكي كميش بجدار أبي ويان هاوكاريانك خوا موفقيك أربجيت مع مستجن أتشينا ولا شيرين وەکووت ماشیرن ئەمڕۆ لە شاری چەند شەماڵە بە شێوکی ڕاستەوە خۆ لەگەڵ ئێوەیە بۆ گەیاندنی پەیامی سەرجەم ئەو هاوڵاتیانەی کە بەهۆی لافاوەکەەوە زیانیان لێکەوتووە بەڵێ شیرن فەرموو بەڵێ ڕێبین دووبارە لەگەڵتان بەرداو ئێرەوە ئەو خەڵکانە دوێنم کە لە ناو کارەساتەکەدا بوون و ئاگەیان لە ئەو پێداویستیانەیە کە ئیتر ماڵەکانی چەمچەماڵ پێویستیانە کاگاسۆ بەڕاستی پرسیاری ئەوەت لە یەکەم خەڵکی چەمچەماڵ ئێستا چی پێویستە ئەگەر پەیامێکە بێت بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ حکوومەتی فیدراڵ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بێت وەکو دەنگ و کۆدەنگی خەڵکی چەمچەماڵ بەڵێ ئێستا خەڵکی چەمچەماڵ بەڕاستی ئەو ماڵانی کە زیانیان بەرکەوتووە پێویستە بەوە پێویستیان بەوە هەیە هەندێکیان خانۆکانیان کەڵکی ئەوەی ژیانی تیانەمەوە پێویستە خانۆکانیان بۆ چاک بکرێتەوە بەشێکیان خانۆکانیان بۆ تعمیر بکرێتەوە و بە پێشێکیان لەسەر بەپی ئەو پێداویستیانی کە پۆلێ نەکرێت بە شێوەیەکی دروست هاوکاری بکرێن هەموو جۆرە هاوکاری لە ڕووی تەنانەت لە ڕووی دەرونیشەوە بەڕاستی خەڵکی چەمچەماڵ زیان لێکەوتەکان پێویستیان بە هاوکاری و پێویستیان بەوەیە چکە کارەساتەکە کارەساتێکی شۆکهێنەر بووە و ئەکرێ ئەنجومەنی وەزیران بەجددی بێتە سەرخەت حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان زۆر بەجددی لە ڕێی وەزارەتەکانەوە بێنە سەرخەت و بتوانن ئیمکانێتێک سەرف بکەن بەڕاستی چیتر بیل لەوە نەکەنەوە مەسەلەن چەمچەماڵ لەسەر ئەو بنەمایی کە لەسەر بنەمای سیاسی ینی پۆلێن نەکرێت چەمچەماڵ چکە چەمچەماڵ شارێکی دەوڵەمەندە خۆتان نەزان لەسەر ئاسی دنیایەکێکە لەو شارانی کە پڕترین غاز و پڕترین فرۆشی غاز لە چەمچەماڵە هەیە ئەمە خاڵی یەکەم ینی بەڕاستی پەیامێکش بۆ پارێزگای کەرکووک یا بۆ حکوومەتی عراقی و حکوومەتی کەرکووک چەمچەماڵ ئێستا نزیکەی زیاتر لە
کە ئەتوانم بڵێم 10,000 خێزانی کەرکووکی لە چەمچەماڵ ئاوارن بتاقیان کەرکووکە و کارتینی زانیاریان کەرکووکە ئەمانە پێشتر لە کەرکووک بوونە دوای ئاواری چەمچەماڵمە بە هەر وەکارێک بوو نەیانتوانیەوە بگەڕێنەوە ئیتر وەکاری سیاسی بێ وەکاری هەر وەکارێک بێ بۆیە ئەکرێ بەڕاستی حکومی بڵێن پارێزگاری کەرکووک ئاور لە خەڵکی چەمچەماڵ باتەوە چونکە عێراق مەسەن خاوەن ئیمکانیتێکی باشترە ئێستا ئەتوانێت خاوەن کۆمەڵی دام و دەستگای ینی وەس عێراق باشتر ئەتوانێت چۆڵی هاوڕ لە خەڵکی چەمچەماڵ بدەنەوە هاوکاری ئەو خەڵکە بکەن بە شێوەیەکی دروست و لەسەر ئەو بنەمایی کە هاوڵاتیان پێویستیان بە ڕێخستنەوەی خانۆکانیانە هەندێکیان پێویستیان بە دروستکردنەوەی خانۆکانیانە قوتابخانەکانمان چەندین قوتابخانە لە سنووری چەمچەماڵە هەیە بەداخەوە کەڵکی خوێندنی نەماوە تۆ لە کاتێکا ئێستا ئێمە چەندین قوتابخانەمان هەیە سێدەوامیتیایە پێش ئەم کارە ساتە سێدەوامیتیا بووە کە بەڕاستی شەرمە ینی چەمچەماڵێک خاوەنی ئەو هەموو ئیمکانیەتە دەوڵەمەندیە بێت تۆ قوتابخانەکانی سێدەوامی بن ینی زۆر باشە شیرین پێش ئەم کارە ساتەشە هەست ئەگەر پێم بڵێ پراوێزخراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بڵێم پراوێزخراوترین قەزای کوردستانە ینی قسەکەم زیادە ڕەویتیان نییە بۆ بچاو ئەگە بەراوردێکی لە ئەو دەوڵەمەندی و ئەو ئیمکانیەتی لە ژێر زەوی چەمچەماڵ هەیە چەمچەماڵ ئێستاش ئەم لەحزەی کە من تۆ قساکەین بە 12 بۆ 15 ڕۆژ جارێک ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان بەردرێتەوە جگە لەوەی لە ئێمە لە هاوینە لە تونێتی ئاخینچین زستان ژلافاوە ماخینچێنێ بەڕاستی بۆیە ئەمە گرفتی ئەم قەزایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دروست بە بنەمایەکی دروست لەسەر ئاماری دروست بە دوور لە مۆزوعی سیاسی ئاڵڕێکی جدی لە چەمچەماڵ بداتەوە چەمچەماڵ لەم قەیرانانە دەرباز بێ ئەجینا خەڵکی چەمچەماڵ بە جدی چیتر تەحملی ئەم جۆرە لە قەیرانە ناکەنی تەواو هاوڵاتیان توانە و قودرەی ئەویان نەماوە تەحملی ئەم هەموو قەیرانە بکەن بەسەریەکە لە چەمچەماڵ ڕوئەدات زۆر باشە شیرین پێم بڵێ ئەو دیمەنانەی سەرەتا ڕێبین جۆملێتە فەرموو بەڵێ ئەو دیمەنانەی سەرەتا کە هاوکارەکان گەێنرابوون تۆ خستت لەگەڵ هیچ شتێکیان کرد ئەو هاوکاریانە بەپێی ئەوەیە کە بتوانێت پێداویستیە کاتێکانیان پڕ بکاتەوە بەڕاستی ڕێبین لەگەڵ کۆمەڵە تیمی هەندانە هەندێک زانیاری مۆرگ تیمی فریاگوزاریدا تیمەکان وەکو بابەتی هەندانی دەرونی بەڕاستیاتەبوون لەسەر ئاستی لۆجیستی و مرۆڤایەتی دەتوانین بڵین پێداویستی هەرە سەرەتایەکانیان بۆ دەگرێتەوە کە ڕەنگە هەر یەکەی کیسەیەک جل بوو ئاگادار بووم دەوێت کورتانەیە یا کێش بۆی کیسە جلەکان هەڵبگرن خۆشبەختانە ڕێکخراوەکان ئەوەشیان کردبوو لە گەڕەکانە دەگەڕان بە سیارە چەندانێکیشان بە پیادە لە دەرگاکانیان دەدا دەیانوت ڕەحمەت لەوەی نانی نەخواردۆ بابێ بەشە خۆراکێکی وەرگری ئەمانە ئەتوانین بڵین پێداویستی هەرە سەرەتایەکانیان کە لە دەسەڵاتی مرۆڤدا بێت لە دەسەڵاتی ئاستی کۆمەڵایەتیدا بێت دەتوانێت بۆیان پڕکاتەوە بەڵام ئەم بابەتە گەورەتر لە دەسەڵاتی مرۆڤێک گەورەتر لە دەسەڵاتی ڕێکخراوێک پێویستمان بەوەیە حکوومەت بێتە سەرخات باشە لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسەکان ئەو شوێنەی کە تۆ لێی وەستاوی ئەگە بە میوانەکان شت بڵێ ئەو شوێنەی کە تۆ لێی وەستاوی ئایا لە فاوکە گەیشت بوو ئەو شوێنە و چەندێک ئاو لەو شوێنە بەرز بوو بۆ چوو بۆ چۆن چوو بۆ ماڵەکانەوە بەو شێوەیە بەڵێ ڕەبین بەڕاستی ئێرە ناوجەرگەی چقی زیانلێکەوتن و کارەساتی لافاوەکەیە بەپێی ئەو زانیارانی کە وەرم گرتۆ دەڵێن ئەو پارچە ڤیددیوانەش کە تەنانەت بینیومە ئاو هەتاوەکو سەر تەواوی سەقفی خانۆکان هاتبوو لە زمان حاڵەکانەوە خێزانی ماڵەکە ژنی ماڵەکە دەڵێ ئەوەندە فریاکەوتم کە مناڵەکەم هەڵگرم و بچمە سەربان دوای بانگەوازکردن بەوەی کە وتویانە بنتەمەڵی ماڵەکانیش ڕەنگە تێک بشکەن بە پەلە ماڵەکانمان بەجێشتووە دەژڵێن هەتاوەکو ئێستا ناوێرین لە ماڵەوە شەوان بخەوین چونکە لە ترسیەوەی ئەترسین لافاو دووبارە باشە شیرین ئەو ماڵانە ئێستا نزیکەی 500 ماڵ بەو شێوەیە بوون ئێستا ئەو ماڵانە لەکوێ خەون لەکوێ نانەخۆن ینی گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان یاخود ئەچنە ماڵی دراوسێ و خزم و کەسوکاریان ڕەبین وەکو ئاماژەم پێدا تاوەکو ئێستا تیمە هاوکارەکانن بەشە خۆراکەکانیان بۆ دابین دەکەن گەڕانەتەوە ماڵەکانیان بەڵام ماڵ بستێک لە خاکی وشکیتیانەماوە هەمووی چۆڕی ئاوی دێ چی هەڵەخەی چی وشکەکەیتەوە پێویستەکان زۆرن بەڕاستی ئەوەی کە دەبێت دابینکردێت پێویستی بە لایەنێکی زەبەلاحی مادی هەیە کە جگە لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ناتوانن ئەم شتانە دەستەبەر بکەنەوە مامۆستا هاوکارم پرسیارێکی باشی کردووتی ئەو
ماڵانی ماڵ و حاڵان لێ تێکچۆ باشە چیەکەن دواتری ئەمە چیەکەن ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان نێنە سەرخەت و پەیامی تۆ وەکو دەنگی زیان لێکەوتوەکان وەکو زمان حاڵ چییە بێت بۆ دەسەڵات بۆ پارێزگاکان بۆ کەسانی کە بەرپرسن و دەتوانن قەرەبوویەکی مادی زەبەلاحی گەورە بکەنەوە. زۆر سپاسی جارێ دانیشتوانی شاری چمچماڵەکەن بەگشتی ئەوانی کە زیانیان بەرنەکەوتووە دەرگاکانیان وڵا کرد بۆ تەواوی ئەو کەسانی کە زیانیان لێکەوتووە کە هەمویان برێتە ماڵەکانی خۆیان لێ زۆر لە جۆرەکان خزمەتی تایبەتیانەکەن بەڵام ئەوەی کە ئێستا کە گرنگە بکرێ ئەوی شەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە حاڵەتی تاریئە لە بەتایبەتی لە چمچماڵە ڕابگەێنێ ئەبێ هەموو دام و دەستگاکانی بنێتە قورسایی و چقی قورسایەکە بهێنێتە ئێرە خزمەت بکە بۆی لەم قەیرانە دەربازیان بێت کە قەیرانەکە بەڕاستی زۆر گەورەیە. پامێکشمان هەیە بە حکومەوە کەناڵی کەرکووکن پامێکمان هەیە بۆ پارێزگاری کەرکووک بە بۆعدی ئەوەی کە لەو ڕەهندەوە و لەو سۆنگەیەوە کە چاری چمچماڵ هەمیشە لە هەموو ڕووداوێکی کارەساتێک کە بەسەر شاری کەرکووکی خۆشەویستە هاتبێ بە هەموو پێکاتەکانی بە عەرەب و تورکمان و کوردەوە هەمیشە جێگەیەکی حەوانەوە و پاڵپشتێکی بەهێز بوون و لە ئامێزێکی زۆر گەرم بوونە بۆ دانیشتوانی شاری کەرکووک بۆی لێرە شەو لەم سۆنگەیەوە داوا لە پارێزگاری کەرکووکەکەین کە ئەویش توانەکانی خۆی بخاتە گەڕ بۆی خزمەتی زیاتر بەم ناوچەیە بکە و ئەکرێ هەندێک پرۆژەی استراتیژی شاری کەرکووکیش لەم دەڤەرە خزمەت بەم دەڤەرە و سنووری ئەم دەڤەرە بکە کە ئومێدێکی لەداهاتووە ئەمە ئەرچی ئەوانە و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی نەڕاستی زۆر بە خەس و خۆڵتر بێتە سەرخەت ینی شیرین ئەگەر ئەتوانی یەکێک لەوانە وەرگری کە هاوکارەکان وەرەگرن چمچماڵ بێتە بزانین ئەو هاوکارانەی کە وەرەگرن چۆن و چۆن ئەتوانن کە سوودی لێ ببینن ینی هەموو مەدەستی بە یەک دەستبین یەک دەنگبین یەک ڕنگبین ئێمە چێشەی گەورەی زۆر گەورەمانێ لەسەر ئاستی ئیقلیمی ناکرێت چێشەکانی ناخۆمان ڕووداوەکانی استیغلالکەین بۆ یەکتر شکاندن ئەمە بچووبوونەوەی پرۆسەکەیە بچووبوونەوەی ڕووداوەک و کارەساتەکەی بەداخەوە چەمچماڵ زۆر لەوە گەورەترە بکرێتە مادێکی ئەلامی مزادێکی سیاسی یەکتر شکاندی حزبە سیاسیەکان لێرە مرۆڤانێک تووشی کارەسات بوون ئەم مرۆڤانە شایستی ڕێز و پێزانین و خزمەتکردنن ئەگەر چەمچماڵ غازی نەوتی نەبێ ئێستا ئەو کارەبای کە ئێستا پەخشەکرێ ئەو کارەبای وجودی نامێنێ بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو تواناکانی بێتە سەرخەت لەگەڵتاندا بەردام دەبم بەڵام مامۆستا ئاسۆ ینی ئێمە لێ چەمچەماڵە لەم کارەساتە شتێکمان بۆ دەرکەوت ژیانی هەزاران کەس کەوتە مەترسیەوە پێویستە ئەوە داواکاری گشتی بێتە سەرخەت بەڕاستی لیژنەیەکی تایبەت دروست بکرێ بۆ کەسانی کە کەم تەرخەمن هەر کەسێکن لە هەر پلە و پۆستێکن هاوڵاتیە حکوم مەسەلەن هەر کەسێکە لە هەر پۆستێکە پێویستە ئەم لیژنەیە بۆی جارێت ئەم کارەساتە دووبارە نبێتەوە پێویستە داواکاری گشتی باتاتە سەرخەوە بیتوانێت بە وردی چاودێری ئەو کەسانە بکەوە کەم تەرخەمەکان بدرێن بە دادگا و سزا بدرێن بەڕاستی ناکرێم کارەساتە گەورەیە بەبێ سزادانی ئەگەر بتوانی یەکێک لەو هاوڵاتیانە وەرگری کە هاوکارەکانیان وەرگرتووە دەستخۆشکاک ئاسۆ ڕێبین ئێستا کە من لێرەم سیارەیەک بە کۆمەڵە کەرەستە و ئەمڕازی گەرمکەرەوە هاتووە تیمێکی هاوکاری هاتوونەکێک لە تیمە هاوکارەکە دەدوێنم بزان ئەو کەرەستانە چین کە پێشکەشی ماڵەکانی دەکەن ئایا بەردەوام دەبن ئەم کۆمەکانە چەنە دەتوانن یاربەتی ماڵەکان دەت بەڵام بەر لەوە کوڕەقۆزێک بڕیاری داوە شتێک بە من بڵێت منداڵێکە بە نزیکەی 9 بۆ 8 ساڵە ناوی دیاریە کۆمەڵە پەیامیە حەزەکەم بەر لەوە ئەو بدوێنم دیاری چۆنی باشە تۆ چۆنی باش گەرم بوویتەوە ئێستا بەڵێ چیت ئەوێ دیاری پێم بڵێ وەڵای حەزم ماتوشانە حەزت لە چییە؟ ماتوشەحن چیت لە دەستدا لە لافاوەکەیە چی شتێکە تەڕ بوو کە خەفەتی بۆ خۆی ئێستا کتابەکان کتێبەکانە بەڵێ. مەکتەبت نییە وایە؟ نە ئەی پێیان نەوتو کەی ئەچیتەوە بۆ مەکتەبە توانی داوام بکەیتەوە؟ وەڵای نازانم بەس وێن مەکتەب نییە بانی مەکتەبە نییە باشە بێتاقەت نیت کە مەکتەبەکەت ڕەحلەکانت شکاوە کتێبەکانت تەڕ بوونە؟ بەرەوەڵا ناخۆشە ئەتوانی لە لای منەوە داوای حەزەکەی داوای چی بکەیت چیتەوە بۆ مەکتەبەکەت بۆ کتێبەکانت؟ وەڵای قەڵم لاستیک باشە جانتا باشە کتێبی تازە دەفتەری تازە جلی تازە وایە هەمووی تەڕ بوون وایە زۆر باشە ڕێبین بە نزیکەی دا خوێندنگا لە چەمچەماڵە
زیانێکی زۆریان بەرکەوتەوە کە پێویستیان بە تازە نۆژەنکردنەوە ئەوەش پێویستی بە بڕە بودجەیەکی زۆرە بەگشتی نەسرەی مانگانی چەمچەماڵ 4 ملیۆنە ئایا لە نەسرەی 4 ملیۆندا چی تازە دەکرێتەوە چی قەرەبوو دەکرێتەوە ئەوەیان نازانم ئەوە دەزانم پێویستی بە بڕەمادەیەکی زۆرە بۆ ئەوەی زیان لەکەوتەکان قەرەبوو بکرێنەوە من ئێستا یەکێک لە تیمەکانی هەندان دەدوێنم بزانە هاوکارەکانیان چییە ئەو کەرەستانی کە هێناویانە بۆ خەڵکەکە چییە بێت سڵاو لێبێم کاتت باش سپاس بۆ تۆم کاتت باش لە بەرامبەرم هەڵوێستتاندا دەمەوێت سپاس و ستایشتان بکەم کە کەرەستەکانی گەرمکەرەوەتان هێناوە ئەتوانی پێم بڵێ بە گشتی ئەو شتانە چین و ئایا ئەمە چەندەمین هەڵمەتە بۆ ئێوە بەردەوامە بن یاخودنا ئەڵبەتە شاری چەمچەماڵی خۆشەویستێکێکە لەو شارانەی کە لە کاری خۆبەخشی و خێرخوازیە هەمیشە پێشەنگ بوون بۆیە ئێمە لە ڕێکخراوی نازیای خێرخوازی بە ئەرکێکی ئینسانی و مرۆڤانی خۆمان مەنزانیوە کە ئەوەی پێمان بکرێ و ئەوەی خێرخوازان بیەنە بەردەستمان کۆمەکی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بکەین کە تووشی ئەم کارەساتە بوون بەڕاستی حەجمی کارەساتەکە هێندە گەورەیە لە قەباری ڕێکخراوە خێرخوازیەکانە نییە قەرەبووی بابەتەکە بکەنەوە یعنی من زۆر بە ئەسەفەوەم ئێستا ئێمە تیمەکەمان بەبەردەم ماڵێکە تێپەڕین ماڵەکە هەی بووە و نەبووە ماتۆڕێکی سێتایی هەبووە کە بە تاوەتی ماتۆڕی سێتایەکە کە سەرچاوی داهاتی خۆی بووە لە دەستیاوە بۆی ئێمە لە ڕێکخراوی نازیان لە کەمپینی هاوکاریکردنی زیان لێکەوتوانی چەمچەماڵ بەردەوامە بین ئەمڕۆژ ئامێری گەرمکەرەوەمان هێناوە هیتەرمان هێناوە بار هەڵگرێکمان هێناوە لەبەرەوەی ئەو داتا و زانیاریانی کە ئێمە وەرمان گرتووە ئەم خەڵکە لە ئێستادا پێویستی بەوەیە لەگەڵ جلوبەرگ بۆ خەڵکەکە هێناومانە و خواردنی ئامادەکراومان هێنا کەبابی ئامادەکراومان هێنا بۆ 400 ماڵێک کە لە گەڕەکەکانی ئەو دی و تەوزیعمان کرد بەڵام لێرەوە ئەمەوێ بڵێم بە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی قەبارەی کارەساتەکە ئەوەندە گەورەیە لە توانە و تاقی ڕێکخراوە خێرخوازیەکانە نییە بەڵکو پێویستە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا و قانونەکانی عێراق و هەرێمی کوردستان قەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لە ڕێکخراوی نازیای خێرخوازی هەتاوەکو خێرخوازێک لەسەر خەت بێ و بە 1000 دینار بە هەرچی هاوکار بێ ئێمە بە دڵنیایی هاوکاریەکانی خۆمان ئەگەێنین و بۆ پەڕی ئەمانەتەوە ئینشاءڵڵا وەسیلەیەکی ئەمانەدارە بین لە بینی خێرخوازان لە بینی ئەو خەڵکی کە ئەمڕۆ پێویستی بەم هاوکاریە و سواز بۆیەوەش ڕێز و نوازش بۆ کەسانی کە لەلایەن و سۆنگی خۆیانەوە هەستەکەن کە پێویستە ئیتر هەڵوێستیانە بێت من کەسێکی زمان حاڵی ڕووداوەکە کە چەند پارچە ڤیدیۆیەکی هەیە کە لە سەربانی ماڵەکەی خۆیەوە ئەو ماڵی کە بە ڕەنجی چەند ساڵە کۆی کردوێتەوە دەبینێت یەک شتەکانی ئاو دەیبات سڵاو لێبێ کاکە چۆن لەوێش سەرەتا بەسڵە خەراتوی کەناڵەکەتانەکەمە خێر بن سەرچاوم من وەکو شاید حاڵێکی ڕووداوەکە ماڵی خۆم لێرەیە کامێرەکە خۆی بینیتان ڤیدۆکانی هەموو ئەم گەڕەکە هەمووی ئەو زیانی هەبوو هەمان بابەتی ماڵی منە ئیتر داوا لە حکوومەتەکەی کاربووی ئەم ماڵانە بکاتەوە بە حەقەت هەمووی زیانی بەرکەوتەوە بە گشتی تەنها ماڵی من نیە هەموو گەڕەکە وەکو من بەرکەوتووە زیانی بەرکەوتووە من خۆشم سارەکەشم ئاو بردوێتی کە چەند کەسانی تریش سیاریان کە لێرە بوو هەر ئەمان بابەت ئاو بردوێتی ئیتر شتەکە لەبەر چاوە ئەوە نیە بڵێ قەرە بۆ سەرەتایانە ئەتوانێ ئیتر یارمەتی ئێوە با بگەڕێنەوە ماڵەکانی خۆتان طبعا ئەی چۆن گومان نییە ئەو هۆکارێکە بۆی کە بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان بتوانین خانەکانمان تامیراتکەینەوە بەڵام هەمووی ماڵەکان ئاویتۆ چووە بە چای خۆتان ببینە کامێرەکان دیارە ئیتر بای ئەوە نییە کە ئێستا ژیان تیای دانیشی بە حەقەت ینی هەموو ماڵەکان زەرێری بەرکەوتووە ئیتر حکوومەتەوە ئەبێ هیمەتێکمان بۆ بکە بە حەقەت هاوڵاتیەک وەکو مافی خۆتان وەکو مامۆستا هیلال ئاماژەی پێدا داواکاریتان چییە ئێمە ببین بەستەکۆیەک بۆی دەنگی ئێوە بگەێنی بەڕاستی داواکارەکانی ئێمە ئەوەیە حکوومەت تا ئێستا من هیچ هەڵوێستێکم لیان نبینیوە وەکو حکوومەتی هەرێمی هیچ هەڵوێستێکم نبینی ئەوەی کە کراوە خێرخواز و ڕێکخراوەکان کردیانە ماڵی هەمویان ناوێ خوای گەورە دەست بە باڵیانەوە بووین بەڵام وەکو حکوومەت وەکو خۆم تا ئێستا هیچ شتێکم لیان نبینیوە بەڕاستی هیچ هەڵوێستێکیان نەبووە کاقوبا داتۆتە ئێرە بەر دەرگاکەی من ئەلە داوە لە ڕێکخراوەکان ئەگەین هاوکاری خەڵکەکە بکە کاقوبا تۆ خۆت جێگری سەرۆکی حکوومەتی ئەبێ خۆت قەرار بدەیت کە هاوکاریم خەڵکە بکەیت ئەم لێ قەوماوانە بکەیت بە حەقەت ئەمە گلێگە لە کاقوبات بە هیواین بە زووترین کات خەرەبووی پێویستان بکرێتەوە زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ شیرن ئەم کارەساتە وەکو هاوڵاتیانی ژووتیان بەڵێ
دەست خۆشیرن سپاس ڕێبین بەڵێ پەیامی کۆتاییت فەرموشیرن ڕێبین پێویستم بەوەیە کە پەیامی کۆتایی هەرێک لە میوانەکان وەرگرن چونکە بەڕاستی دڵپڕن بەڵام وەکووە بینیت هیچ شتێک تاوکو ئێستا بەپی پێویست بەڕێوە ناچێت پێویستم بە سەکۆیەک بۆی دەنگی ئەوان بگەێنم بە شوێنی پێویست و بەڵکایدی هەڵوێستەیەک ببینین ئەمەسا ئەگەر کۆتا پەیامت بێ بە پەیامێکی گشتگیر فەرموو دوو خاڵمێ خاڵ یەکەم بە پێی یاساکانی حکوومەت هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵیش بودجەیەکی تایبەتی لە بودجەی عێراق و عێراقی فیدراڵ تەرخان کراوە بۆ شارانە و ئەو ڕوودا و کارە ساتانەی کە سەر دێ بەسەر شارەکان و وڵاتیانە کە پێویستە حکوومەتی هەرێم تواناکانی خۆی بخاتە گەڕ لانی کەم عێراقیش بێنتە سەرخەت بۆ ئەم چارەسەرکردنی ئەم گرفتانە ئەمە خاڵێک خاڵی دووەم چەمچەماڵ ئەم دەڤرە ئێستا پێویستی بە لیژنەیەکی باڵا هەیە بەسەر ئاستی باڵا کە کێشەکانی ئەم شارە گوێ لە هەوڵاتیان بگیرێ بۆ کێشەکان دەستنیشان بکرێ و دیاری شەکە چییە بە بەرنامێکی استراتیژی درێژخایەنیانە بێ بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەگەر نە ئەم گرفتانە بەردەوامێ بێ پەیامی من تەنە ئەو پەیامێ مامۆستا بیلال زۆر سپاس کاگاسەوە پەیامی بەڕێستان لە کاتێکی کەم وڵا دووە پەیام من ئەوەیە پێویستە دەست بەجێ حکوومەت وەکو حاڵە تاریئە چەمچەماڵ بە ناوچەیەکی کارە ساتبار بناسێنێەوە جارێت ژووتومەتەوە بودجەیەکی تایبەتی بۆ تەرخانکە بۆ ئەم سنوورە دەیان کۆمپانیای زەبەلاح و گەورەی تایە لە ئەوە بەرهێنانە ئەو کۆمپانیانش پێویستە ئیجبار بکرێن بۆی بڕێک پارە تەرخان بکەن بۆ خەڵکی چەمچەماڵ لە ڕێی دەستێکی ئەمینەوە لە ڕێی بە شێوەیەکی دیراسەکرا و بگاتە دەست تاک بە تاشی زیان لێکەوتوان خۆش کاگاسۆگیان زۆر سپاس ئەو چەمچەماڵێک کە ڕۆژانێک لە مێژووە جۆگەی خوێن بوو ئێستا جۆگەی ئاوە دووبارە ئەڵێمەوە ئەگەر ئێستانە ئیترکەی ڕێبین من ئیتر پرۆگرامە سپێرم بە تۆ من لێرەوە ماڵاوایی لە بینەرانی بەرنامەی ڕۆژین دەکەم و هەتاوەکو دیدارێکی تر بەخواتانە سپێرم دەست خۆشیرن ئەمڕۆکە لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ بەڵێ عزیزان لەگەڵتان بەردەوام بین مامۆستاگیان ئەگەر قسەی کۆتاییت بکەی لەسەر بابەتەکە فەرموو والله من قسەی کۆتایی ئەوە ناڵێم ئێمە ینی بڕارماندا کە کەمپینەکەمان ئەمڕۆ کۆتا ڕۆژ بێ بەڵام سبەینیش هەتا دوای نیمەڕۆیەک پێشوازیەکەین لەوانی کەوا شتومەکان هێنن ئەمە خاڵی دووەمیش ئەبیستین بەعزێک لەوێ کە ئێستا تیمەکانمان لەوێ خەریکنەوەی ئەو شاهینانە ڕۆشنە لەوێ تەوزیعەکەن هەندێک ینی لەوەیە زەرمەند نەبوو بێت لافاو نەیگوێتەوە بەڵام سێرەی ئەڕوا بناو ئەوە داوای شتومە کۆماناکەن هەندێک نفسیات هەیە داواکردوانی ئەوەی مستحقە ئەوەی کەوا لێقەوماوە ئەوەی کەوا ینی زەرمەند بووە ئەوانە خەڵک بەو نیەتەوە نادێتی بۆ ئەوانە بگاتە دەسی ئەوانە هەر خۆیان لەوێ حاکم بن ئیتر لە بەچی وەسیلەیەک بەچی ڕێگایەک ئەیگەێنن بگەن دەست ئەوانە ئەو داواکاریە دەست ئێوەش خۆش زۆر سپاس مامۆستاجان سپاس بۆ شێخ مەحموود بەرزنجی مامۆستای ئاینی کە ئەمڕۆ لەگەڵمان بەردەوام بوو هەروە کەمپینێکشیان ڕاگەیاندووە کە لە ماوەی 3 ڕۆژایە هاوکارەکانە گەێننە چێ و چەمچەماڵ و شۆڕش لێرەوە شانی دەستخۆشیە بۆ ئەو گەنجە بوێر و خۆبەخشانی چەمچەماڵ کە ماوەی 3-4 ڕۆژە شەو ڕۆژیان نەکردوتە سەریەک ماڵەکان پاکەکەنەوە یارمەتی ماڵەکانە دەن گەنجێکی بە ئەمەک و جوانی تایە کە ئارامە ڕیشەیە بەڕاستی لێرەوە دەستخۆشیێکی تایبەتمان بۆی هەیە کە چۆن هەموو کاتێکی کردوتە سەریەک و یارمەتی هەموو خەڵکێکەدا بێجیاوازی ئێمەش لێرەوە هەوڵە دێن کە دەنگ و ڕەنگی ئێوە بین پەیامەکانتان بگەێنین ئەم کەمپینش بەردەوامە بێ ڕۆژانە هەوڵە دێن لە بەرنامەی ڕۆژین بابەتێکی تەواو تەرخانکەین بۆ ئەم بابەتەدا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن